دیارە ساڵانە و لەم کاتەیە لە مانگی نوێیە بە فەرمانێکی وزاری وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی گشتی پەیمانگاکان و مەشقکردن تاقیکردنەوەی جەستەیی بۆ خوێندکارانی نوێی بنەڕەتی دەست پێ دەکات. دیارەویش پێشتر بە مانگێ پێشەوە کە فۆرمیان پڕ کردوتەوە لە پەیمانگاکان تەقدیمی پەیمانگایان کردوتەوە. ئێستا بڵێن هەفتەیەک پێش تەواوبوونی فۆرمی وەرگرتنی خوێندکاران لیژنەکان لەلایەن وەزارەتی پەروەردەوە دابەشەکرێ بەسەر هەموو کوردستانە بۆ ئەوەی عەدالەتی تیابێدات پەروەری تیابێدیارە لیژنەکان گۆڕانکاری تێکەوێ بۆی خوێندکاران دوور بن لەو واستە و واستەکاری کە لە ئەگەر هەبێت لە پەیمانگاکان بکرێت و ساڵانە بەم شێوەیە ڕابەڕێەوە. هەموو خوێندکارەکان کەیان تەقدیمێکن ئێمە لە هاتووی جەستەییان تاقیەکەینەوە هەوڵ ئەین ئاسانکاریان بۆکەین بەرچاوڕوونیان بۆکەین یەکەم جار خۆمان دوایش لە دوای ئێمەوە هەوڵمان ناوە باشترین قوتابی طبعاً شەفافەتی زۆرتیایە لەبەر چاوی خۆیان تەلەبەکان هەمویان ئاستی خۆیان ئەزانن تا ڕادەیەکی باش پرۆسەکە باش بەڕێوە چوە هەمویان وەکو بە یەک چاو سەیرەکرێ ئاستی خۆیان لێرەیە چەندێک ڕۆشتووە بۆ قیاسە بۆیان دیارە قیاسەکان ئێمەش دیاریمان نەکردو خۆیان دیاریەکەن گریمان ئێستا من تۆپەتو بێکەم لە 9 متر هەڵەیە 8 متر لە تهدید چەند متر تۆپەکەی هەڵەیان چەند متر بازی هەڵا لەویە ئیتر هەر تەلەبێکیش خۆی لە نادیەوە هاتبێ ئاستی بەرزە ئاستەکان تر پێویستی بەوە نییە ئێمە بەرچاوڕوونی بینێ یاخود لە بەرچاوی بگرین خۆی یاریزانە و پێویست بە بەرچاوڕوونی ئێمەش ناکات.